شەیدا سەیادم، دانیشتوونە حای سیروانم، خوێندکاری قۆناغی چواری بەشی فیزیای زانکۆی سلێمانی. سەرەتا بیرۆکەی کارکردنەکە لەوە بوو کە سێرچمە کرد بۆ سابوون و ئەو شتانە بۆی بزانم کامە باشە ئەوە تێبینیمە کرد کە ئەو سابوونانە چۆن دروستەکرێت لە چ جۆرە زەیتێک هەنێکی ڕێژەیەکی زۆر چۆری بەراز و چۆری حەیوان و ئەوانی تیا بەکارهێنرێ هەوڵم یا بە ڕێگەیەکی سادە خۆم فێر بکەم تەنها بۆ ماڵی خۆمانم دروستە کرد سەرەتا کە زانیم سوودی هەیە بۆ ماڵ خۆمان و سوودی لێبینین چەند پێجێکم دانا لە ئینستاگرام و سناپچات و فەیسبوک بە شێوازی ئۆنلاین سابوونەکانم ئەفرۆشت خەڵک بە شێوازێکی باشیان لێ ئەکرد فیدباکی زۆر باشم بۆ هاتەوە بۆیە حەزم کرد ئیشەکە بێنمە دەرەوە و کارگەرێکی بچووک دروست بکەم. ئەمە هەنگاوی سەرەتای دروستکردنی سابوونەکەمانە ئەبێ سابوون بە قیاسا دروست بکرێت یعنی لە خۆ ناچیت شت تێکەڵ بکەیت شتەکان قیاسەکەین NaOH و ئاومان هەیە هەر شتێک کە تۆ تەیەکی بوون نمونە ئێمە لە زەیت دروستەکەین زەیتەکەمان لەوێ داناوە NaOH و ئاوەکە قیاسەکەین و تێکەڵیانەکەین دانین بۆ ماوەیەک پلەی گەرمیەکەی وەرەگرین تا پلەی گەرمی ئەو گیراوەمان لەگەڵ پلەی گەرمی زەیتەکەمان یەکسانە بێت. دوایەوە دەستەکەین بە دروستکردنی سابوونەکە. ئەمە زیاد دەکەین بۆ ناو زەیتەکە و میکسیەکەین و pHەکەی وەرەگرین ئەگەر pHەکەی زۆر بوو ئەسیدێکی تێکەڵەکەین بۆ ئەوی pHەکەی دابەزێنێت بۆ ئەو ئاستی کە لەسەر پێستی مرۆڤ حەساسێت دروست ناکات و نابێتە هۆکاری زیان. لە ئێستا 6 بۆ 7 نوعی سابوون هەیە سابوونەکان بە پرۆسەی سارد دروستەکەم بەو زەیتانەش دروستیانەکەم کە بە پرۆسەی سارد بەرهەمەهێنرێت. 7 جۆرمان هەیە سابوونی زەردەچاومان هەیە ڕەشکە کاربۆنی ئەکتیڤ جاترەمان هەیە سابوونی برنجمان هەیە سابوونی ڕەقیشمان هەیە. ئەو ئیشە کە ئێستا یەکەم هەمووی حەز و خولەی خۆم بە حەز و خولەی خۆم یەکەم چونکە ئەمە نە پەیوەندی بە خوێندنەکەمەوە هەیە نە ئەوەی کەسێک پێوتبووم بیکە ئەوە بەڵام هەمووی بیرۆکە و خولەی خۆم بوو بە حوکمەوەی لە سەرەتاوە بە 1 لیتر زەیت دەستم پێ کرد لە چاو سەرەتا زۆر پەرم پێوە ئەمە ئاماژە بەوە بکەم لە ئێستا ئەو زەیتانی کە بەکارهێنین بۆ ناو سابوونەکان خۆمان لێرە بەرهەمیان هێنین چەند زەیتێک بە مەبەستی جوانکاریش بەرهەمەهێنین. خێزان ڕۆڵێکی گرنگی هەیە لە هاوکاریکردنی گەنجە دایک و باوک لە هاوکاریکردنی مناڵەکانیانە ئەگەر ئەوان پاڵپشت نەبن باوەڕ ناکەم زۆر بتوانانی بە ئاستێکی باش پێشکەین. ئەم گیراوەیە زەیتەکەمانە لەگەڵ ئەو هایدرۆکسیدی سۆدیۆم و ئەوەی کە ئامادەمان کرد زەردەچەوەی تایە ئەمە گیراوی سابوونی زەردەچەوەیە pHەکەی وەرەگرین عادەتەن pHی پێستی مرۆڤ کە لەسەری ئیشەکە لە 7ەوە هەتا 12 لەو بینەیە پێستی مرۆڤ هیچ ئازارێکی پێناگە هیچ زیانێکی پێناگە ئەگەر هەر شتێک pHەکەی لەو مەودایە بێت لەسەری بێت بەڵام ئەگەر لەوە زیاتر بوویان لەوە کەمتر بوو ئێمە بە چارەسەری بکەین ئێستا pHەکەمان 10.6 لەسەر پێست هیچ عیبێکی نییە.
ئەم سابوونە قاوەیە، ئەم سابوونەیان کە لە بەردەستمانایە سابوونی قاوەیە. سابوونی قاوە بەکارێت بۆ ڕوونکردنەوەی پێست وەکو سکرەب لەسەر پێست ئیشەکات، کونیلەکانی پێستە ناوەوە پاکەکاتەوە و دژەپیریە و ڕەشی ژەرچە و لاوا لەبەر بوونی ڕێژێکی زۆر کافاین لەناو سابوونەکە. دوای مەرحەلەی ئەوەی کە میکسمان کرد کردمانە قاڵب بۆ ماوەی 48 سەعاتیانێن. دوای 48 سەعاتەکە لە قاڵب دەرێکەین و لەتێکەین. ئێستا لەتمان کردووە لە دوای بڕینی سابوونەکان ئەیان بین بۆ ماوەی مانگێک مانگ و نیوێک دای ئەنین بۆی خۆیان چارەسەر بکەن و شێوە بن بۆ بەکارهێنان. تا ڕادەیەک بۆ بە براندێک ینی ئەوە تایبەتە بە من براندێکە لە کوردستان تا ڕادەیە لەناو بازاڕەکانە هەیە، بەڵام زۆر تا ڕادەیەکی زۆرنا، بەڵام ئەتوانم بڵێم باشە ینی لە هەموو شوێنێک کە خوێندن تەواوەکەن ناچنە سەر ئەوەی هەموو ئەوانە ناچنە سەر پسپۆڕێکی خۆیان. خولیایەکیان هەیە هەوڵی بۆ بن، ئەتوان چەند دەورەیەکی بۆ ببینن سێرچی بۆ بکەن هەتا بە تەواوەتی فێرە بن لەو بوارەیە پسپۆڕیە پێ ئەکەن وردە وردە دەست بکەن بە ئیشەکە. هەرکە دەستیان پێ کرد خۆی وردە وردە بەرەو پێشەچێکە هەوڵیان بۆە. ئێستا سابوونەکانمان دوای ئەوەی دانرا بۆ مانگێک لە پاکەتیانەکەین و ئەیخێنە بازاڕەکانەوە. ئەو کەسانێک کە سابوونەکانی منەبن لە ناو بازاڕەکانە ئەو کەسان کە دوکانی کۆزماتیک و ئەوانیانەیە یان سەیدەلیەکان، دوکانی گژ و گەسفرۆشتیەکانیش هەنێکیانەیە بن. هیچ لە کارکردنا لە هەموو شتێکە هیچی لە کوڕ کەمتر نییە، بۆیە ئەمە پێیان بڵم ئەگەر بیرۆکەیەکیان هەیە هەوڵی بۆ بن، تەنها بە هەوڵدان دەتوانن ببن بە خاوەنکاری خۆیان، خاوەن براندی خۆیان، هەر شتێکە لە مێشکیانە هەیە. لەگەڵ خوێندنەکەمە ئەم ئیشاکەم، بەڵام لە دوای خوێندن لە دوای تەواوکردنی خوێندن ئەمە بە ئیشی سەرەکی من، چونکەوە حەزی منە، خولیای منە. تا ئێستا هاتووم ئەمەوێ زیاتر پەرەی پێ بەم لەبەرەوەی لە ئێستا خوێندن هەنێ دەستگیرم بووە، هەنێ دەستی گرتووم، بەڵام لە دوای خوێندن ئەوەش نامێنە، کاتەکانی خۆم هەمووی تەرخانەکەم بۆم ئیشە.